قەزا و ناحیەکانیش دروست بکرێت و وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کۆتایی هاتنی پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیارانی ڕاگەیاند. بۆ ئەوەش بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی ڕاگەیاند بۆ ئەم ساڵ سایلوەکانی هەرێمی کوردستان 875,000 تەن گەلمیان لە جوتیاران وەرگرتووە. ئەوش بە بەراورد بە ساڵی ڕابردوو 37,000 تەن زیاتر بووە. ئەوەشی ئاشکرا کرد حکوومەتی عێراقی 620 ملیار دینار قەرزاری جوتیارانی هەرێمی کوردستانە کەوش قەرزی ساڵی 2014-2015 کە تا ئیسە دابەشی نەکردووە. بەپێ ئەو معلومەیە کە بەدەستمان گەیشتووە لەلایەن سایلۆیەکان و هەروەها تاکیدکردنی لێژنەی تەنفیزیە یەکێتی جوتیاران ئیشەکە پرۆسەکە زۆر بەڕێکوپێکی بەڕێوە چووە و هیچ بەرهەلگرێک لە بەردەم بنکەکان و ئاخۆ سایلۆیەکان نەماوە کە گەنمی لێوەل نەگیرابیت کە بەڕاستی ئەوە جێی خۆشحالیە و خەبەرێکی خۆش و بەنسبەت هەمولایەک. هەردەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا نوێنەری جوتیاران ڕایگەیاند ئەگەرچی ئەمساڵ بە شێوەیەکی گشتی پرۆسەکە باش بەڕێوە چوو جوتیاران توانیان گەنمەکانیان بگەێنە سایلۆکانی هەرێمی کوردستان، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە جۆرەی ئامارەکانی ئێمە نزیکەی 300,000 تەن گەنم لەلایەن جوتیارانەوە نەگەێنراوەتە سایلۆکانی هەرێمی کوردستان و لە بازاڕەکانی دەرەوە مامەڵەیان پێوە کراوە. کلفەی ئینتاجی تەنێگەنم لە بینی 250,000 بۆ 300,000 دینارە لە بازارە هەر ئەو سیعرەشی ئەکرد لەبەرەوە گرفتێکی گەورەمان بۆ دروست بوو بەڕاستی بەسە پارەی جوتیارانی شەوەکە نەدراوە ئەمە کێشەیەکی گەورەی بۆ تەتەوری کشتتوکاڵ یا گەشتەسەردی کەتی کشتتوکاڵ لە کوردستان دروست کرد. هەردەو کۆنگرە ڕۆژنامەوانەداوە ئاشکرا کرا لە ئیسادا لەلایەن ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە جگەلەوەی مۆڵەتی دەڕۆژ درراوە بە حکوومەتی عێراقی بۆ ئەوەی پارەی جوتیاران دابەش بکات. لە هەمان کاتدا داوا لە حکوومەتی عێراقی کراوە بڕی 2 ملیار دۆلار لە بانکی مرکزی عێراق قەرز بکات و لە بەرامبەردا بەسەر جوتیاراندا دابەشی بکات. سیروە حوسێن، کورسان نیوز، هەولێر.